بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی هۆشیاری تاک یان کارکردن بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و لە ناوردنی مادەی هۆشبەر بەڕێز سەرمەند بەرزنجی چالاکوان و ئەنجامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ستۆدیۆ میوانمانە بەڕێز سەرمەند بەرزنجی بەخێراتی کێک سەرمەند جڤاتە ئاسایشی ڕادەگەێنێ بۆ 667 کەس هاتنەگرتن گەلۆ یعنی ئەڤێکل گۆرا ساڵێن پێشتر هەژمارێکە زێدەترە کارگەریاوی ناوجیڤاتێ چاوایە بەداخەوە ژمارەی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لاڵکشان بەپێ ئەو داتانێک کە لەلایەن ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بەتایبەتر بەڕێوەبەرایەتی گشتی هێشتنی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕادەگەێنرێت بەڵام جێگەی دەستخۆشیشە لە هەمان کاتدا ئەمە دەرخەری ئەوەیە کە هێزەکانی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان خۆنە بیستانەوە بە بەردەوام لە کار و چالاکیەکانن بۆی ئەو باندانەی کە کار بۆ تێکدانی شیرازەی کۆمەلگا دەکەن و کار بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر دەکەن دەژیر دەکرێن ئەمەش جێگەی دڵخۆشی و دەستخۆشی لە هێزەکانی ئەم نییە. بەڵێ باستانەوە کرد کە ساڵ بە ساڵ زیاتر بۆ چ بەکارهێنەر چ بازرگانەکەی هۆکار چێ زیاتر هۆکارەکان کۆمەڵێک هۆکار وەکو هۆکاری سەرەکی دانراون ئێمە هەرێمی کوردستان دەکەوێتە سەر هێڵی ترانزیتی نێودەوڵەتی کە بۆ بازرگانیکردن مادەی هۆشبەر بەکاردێنێت لە معلومە لە وڵاتانی ئەفغانستان دواتر ئێران و دەپارێتەوە بە وڵاتانی کەندا و کە ئەو هێڵەی وەکو هێڵی ترانزیت بەکاردێنێت بەداخەوە هەرێمی کوردستان کەوتێتە سەر ئەو هێڵە قاچاقچیەکانی مادەی هۆشبەر هەوڵ دەدەن لە ڕێگەیە بەکاری بێن هەروەها کۆمەڵێک هۆکاری دیکەی هەیە با بڵێن پەیوەندی بە کرانەوەی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە ئەو کرانەوەی بەخۆی بینی هاتنی ژمارەیەکی زۆر گەشتیار لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە ناوچەکانی دیکەی باشوور و ناوەڕاستی عێراق هەروەها کێشە کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنیەکان کێشەی ئابووری ئەمانە وەکو هۆکاری سەرەکی بۆ زیادبوونی ژمارەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان دادەنرێت. کەک سەرمەندە دیار کرد و مەخابنی بە بێگومان هەرێما کوردستانی و بوویە جەهێکی ترانسی تژبەر بە دەرباس بە یعنی بەشێک ژوا مادەین هەژبەر لە هەرێما کوردستانی دمینن گەلو دەستێکی دەرێکی ئەڤەکل کوردستانی تێکردن یانژی لە ناو هەرێما کوردستانیژی ئەف باند هاتنە دروست بێگومان یعنی ئەگەر سیر بکەین سەیری راپۆرتەکانی نەتەوەگرتوەکان بکەین تاواکو ساڵی 2023 بەر لە ڕوخانی ڕۆژێمی پێشووی عێراق بە هەرێمی کوردستانەوەی چێک وە لە وڵاتانێک کە بە وڵاتی خاوێن لەسەر ئاستی جیهان یعنی ئەوانەی کە بازرگان و بەکارهێنانی مادەی هۆشبەر بوون لە عێراق لە ژمارەی پەنجەکانی دەست تێپەڕی نەکردو بەڵام لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023ەوە ئەوە معلومە کە وڵاتانی ئیقلیمی بەتایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە وڵاتێکی با بڵێن بازرگانی بە مادەی هۆشبەر دەکات لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاتەنە لەسەر ئاستی جیهانیش هەرێمی کوردستانی وەکو ناوەندێک بۆ ساختکردنەوەی ئەو مادەی هۆشبەرانە دواتر لێرە بۆ وڵاتانی دیکەی جیهان هەروها بەداخەوە ینی ئەگەر سیر بکەین ناوچە سنوورەکان بەتایبەتی ئەوانەی کە هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە سنووری پارێزگای هەولێرەوە لە سنووری پارێزگای سلێمانی زۆرترین ئەو مادانە لێنوە لە چەند ساڵی ڕابردوو پەکەکەش ئەو ناوچانەی کە هەژمونی بەسەرداگرتووە وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکات وەکو سەرچاوی داهاتی خۆی بەکاری دێنێت ئەمانە هەمووی هۆکاربوونە بۆی کە دووبارە ژمارەکە ڕووڵاڵکشان بکات. بەڵێ بازرگان کاتێک بازرگانی پێوەکات وجو بە دەرەنجامەکان نادات لە پێناو داهاتی خۆی و هەندێک جار بیری لە سزای یاسایەکان نەکردوێتەوە بۆی بازرگانی پێوەکات و پێی وایە توانێت بەردەوام بێت و ڕوبەڕووی سزای یاسایی نابێت بەڵام بەکارهێنەر چی بکەین بۆ ئەوەی تا کۆشیار بێتەوە خۆی بپارێزێنەوە بەڵایە ئێمە بەپێ ئەو داتانێک کە باسمان کرد پێشتر لەسەرەوە بابەتە ژمارەکە ڕووڵاڵکشانەکەەوە تا پێویستمان بۆیە کۆمەڵێک ڕێکار بگرینە بەر یەک بەر لە هەموو شتێک ئێمە پێویستمان بەڕاگەاندین هەڵمەتێکی نیشتیمانیە بۆی کە هاوشێوی هەڵمەتەکانی تونند و تیژی دژی ئافرەتان و بابەتانێک کە دیکە کە ساڵانە لە هەرێمی کوردستان کاری لەسەر دەکەین بۆ ئەمەش ئێمە 26مان لە پێشەکە ڕۆژی جیانی بەرەنگاربوون و مادە هۆشبەرەکانە پێویستە بەڕاستی مشوری زیاتر لەم بارەوە بخرێەوە هەنگاوی جددی بنرێ بۆی کە هەڵمەتێکی نیشتیمانی بۆ شارکردنەوەی تاکانی کۆمەلگا لە مەترسیەکانی هەروەها توانای هێزە ئەمنیەکان لە ڕووی دابینکردنی لۆجستی و پشتیوانی لۆجستی بۆ هێزە ئەمنیەکان بۆ تۆند و تەڵکردنی فڕۆکەخانەکان و دەواازە نێودەوڵەتەکان بۆی کە هەوڵ بدرێت کۆنتترۆلی ئەو مادانە بکرێت بۆ هەرێمی کوردستان هەروەها ئەگەر سیر بکەین بەپی ئەو داتایانەی کە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە بەشێکی مادە هۆشبەرەکان مواد دەرمانی پزیشکی بوونەکەواتە پێویستمان بۆیە کە
دەستگایەکی سێنترالکردنی دەرمان بۆی کە ئەو دەرمانانەی کە دێتە هەرێمی کوردستان بە شێوەی یاسایی نەک بە شێوەی نایاسایی بە ڕێگەی قاچاق و دەرمانی هۆشبەر بەکاربێنرێت ئەمانە کۆمەڵی هۆکار یعنی کۆمەڵە ڕێکارن کە دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان و بە تایبەتتر کە ئێمە لە یاسای ژمارەی ساڵی 2020 دیاری کراوەکە سنتەرێکی چارەسەری دووبارە شیانەوەی کەسانی توش ببنێ بۆی ببنەوە کەسێکی شیا و کە لە یاساکەدا هاتووە حکوومەت هەنگاوی کردەی بنێ بۆ لە چەند ساڵی ڕابردوو بەداخۆ بۆی قەیرانی دارایی و نەتوانرا ئەو سنتەرە چارەسەر بکرێتەوە ئێستا دۆخی دارایی هەرێمی کوردستان خەریکە بەرەو باشتر بڕواوە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان لەبارەیەوە هەنگاو بنێ بۆی ئەو مەسەحەیە بە زووترین کات بکاتەوە بۆی پلانی کەم ژمارەکە ئەگەر بەم شێوێ زیادیش نەکا بۆی هەروەکو ئێستا یاخود بە شێوەی کەمتر بێتەوە کەکسەرمەندیانە گەر وەکی جۆغرافیان بگرکی دەرێ مثلە زێدەتر ئەف مادەین هژبەر ئێگۆ تێبکاران یعنی جۆغرافیا هەرێما کوردستانی گەرم بگرێت و چ بەشێن جڤاتێ کۆمەلگەهێ یعنی حەسانیترە و ئەv باند بکاربن کارگەریە لەسەروان بکرد ئێمە بەپێ ئەو داتانەی کە لە بەردەستمانە ینی بەپێ ئەو بەداداچوونانە کە کردومانە ناوچە جوگرافیەکان ئەوانەی کە هەڵکەوتێ جوگرافیان بە تایبەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە سنووری پارێزگای هەولێرەوە تاوەکو سنووری پارێزگای سلێمانی کە سنوورێکی جوگرافی دوور و درێژمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە لێرە شەوە لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوورە عێراق ئەو سنوورانەی کە هاوسنوورین لەگەڵ عێراق زۆرترین با بڵین شێوازی هێنان یاخود ئەو کەسانی کە ئاڵودەی مادەی هۆشبەر بوونەوە یاخود بەکارهێنەری مادەی هۆشبەرن کەوتونەتە ئەو سنوورانەوە دەربارەی ئەوەی کە چینێکی کۆمەلگا توش دەبێت بەداخەوە ینی هەموو چینەکان توش بوونە تەنانەت ئافرەتی بازرگان و ئافرەتی بەکارهێنەریشمان هەیە ئیدی لە تەمەنەکانی گەورە و بچووک و تەنانەت نێوجوانانیشی تێدا گەیشتوتە نێو هەندێک لە قوتابخانەکانی ئامادەی و لە نێوەندی زانکۆکانیشدا بوونیان هەبووە. بەڵێ باس لەوە کرد لە ناوەندێک بۆ چارەسەری توژبووان ڕەنگە ڕوو یاسایەکەی ئەرشیەوە نەبێت شارەزای یاسایەکەی نەبێت بەڵام وەکەوەی کە لەو بوارە کارەکەن لەگەڵ یاساناسان قسە بکەن کاتێک کە مامەڵە لەگەڵ کەسی توشبوو ئەکرێت وەکو تۆمەتبار نەبێ وەکو نەخۆشێک بێ ئەمە تا چەند گرنگە بەم شێوە ماوەڵە لەگەڵ کری ڕەنگە کەسێکە بێ توشبوو بێت بەڵام نەوێرە قسە ڕام ئەگەر وەکو نەخۆشی مامەڵی لەگەڵ بکرێ ڕەنگە ئامادە بێ خۆی بچێ بڵێ من توشبووم و با چارەسەر بکرێن ئێمە لە یاسای پێشتر کە بە یاسای چواردەی مخدرات ناودەبرا بازرگان و بەکارهێنەری وەکو تۆمەتبار سیر دەکرد وەکو تۆمەتبارێک مامەڵی لەگەڵ دەکرد و دۆستیەکانیان پێکەوە دەچۆ دادگا بەڵام خۆشبەختانە کە لە یاسای ژمارەیەک هاتووە بەکارهێنەر وەکو نەخۆش مامەڵی لەگەڵ دەکرێن مەبەست لە دروستکردنی ئەو مەسەحە یاخود ئەو سنتەری شیانەوەی ئەوەیە بۆی ئەو کەسانەی کە ئاڵوودە بوونەوە بوونەتە قوربانی دەستی بازرگانە چاوچنۆکەکانی مادەی هۆشبەر وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵدا بکرێەوە لەو سنتەرە چارەسەری پزیشکی دەرونی وەربگرن بۆی ببنەوە کەسێکی شێو بگەڕێنەوە نێو کۆمەلگا و بازرگانەکانیش سزای یاسای خۆیان لە بابڵن لە بەندیخانەیە خود لە چاکسازیەکان بەسەربەن بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە لە یاساکە زۆر بەڕوونی دیاری کردووە بەڵام وەکو باسم کرد بەداخۆیان لە چەند ساڵی ڕابردوو حکوومەت بۆی ئەو قەیرانە دارایی هەبوو نەتوانرا ئەو هەنگاوە بندرێ بۆیە ینی کردنەوەی ئەو سنتەرە پێمان وایە ژمارەکە کەمتر دەکاتەوە خەڵک ڕوو لەو سنتەرە دەکا بۆی ئەودا خۆی چارەسەر بکات. کەکسەرمەند نەهاهون بخۆشی چالاکبانن ئەندامی ڕێخستنە ڕووبڕووبوو نامادەین هژبەرن پەیوەندیین ناوبەی ناوەدە پەیوەندیە ناوبەی ناوە و دەستگەهێن فەرمیی هەرێما کوردستانی دە چاوانە لەگەڵ حکوومەتی چاوانە ji بۆی ڕێگریکردە بەلابوون ئامادەین ئێمە وەکو ڕێکخراویش کۆمەڵی مەدەنی هەماهەنگی زۆر باشمان لەگەڵ دامەزراوە فەرمیەکان هەیە بە تایبەتی لەگەڵ ئەنجومەنی ئاسایی هەرێمی کوردستان و بەڕێبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەمیشە لە کۆنتاکتداین لەگەڵ یانوە هەوڵ دەدەین ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ یەکتر بکەین ئەو بابەتانی کە پێویست بێ هەوڵ دەدەین کاری لەسەر بکەین ئەوەی کە هەیە بەڕاستی ینی ئەم بابەتە بابەتێکی فرەلایەن و فرەڕەهەندە ینی لە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا تاکەلایەن وەکو ئەوەی کە کاری لەسەر بکە هێزەکانی ئەنجومەنی ئاسایش و بەڕێبەرایەتی گشتنی نێشتنی مادە هۆشبەرەکان لە کاتێکدا ئەم بابەتە بابەتێکی فرەلایەن و فرەڕەهەندەوە بەرەنگاربوونەوەی و هەڵمەتی وشیاری پێویستی بە وشیار بە پشتیوانی و بەکارکردنی هەموو لایە کە پێویست بە پشتیوانی دەستگاکانی ڕاگەیاندن هەیە پێویستە مامۆستایانی ئاینی ڕۆڵی خۆیان ببینن یاساناسان و پزیشکان دەروون ناسان کۆمەڵناس ئابووری ناس هەر کەسە لە بوارەکەی خۆی لەو بوارێکە کاری تێدا دەکا باز لە زیان و باز لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان بکات بۆ ئیلانی کەم ینی وەکو باسم کرد ئەگەر نێڵێن ژمارەکە لەو پێشمان کەم نەکرێتەوە بهێڵێن لەوە زیاتر
تەشەنە نەکاو ژمارەکە لەوە زیاتر نەبێت. بەڵ ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم بۆنی سزایەکی قرس لەسەر بازرگانان تا چەند واکات بەشێکی لێ کۆنتترۆل بکرێت. بێگومان ینی بوونی سزای لە سێدارەدان ئیدی دوای سزایەکە لە یاساکە دیاری کراوە بەڵام بەداخەوە یانی لە عێراق و لە هەرێمی کوردستان لە ماوە ڕابردوو سزای لە سێدارەدان جێبەجێ ناکرێ و گۆڕاو بۆ سزای هەتایی بێگومان ئەمە ترسی لە لای بازرگانەکان دروست کرەوە بۆیە هەمیشە لە کاتی ڕاوەدونانیان لەلایەن هێزە ئەمریکانەوە هەوڵ دەدەن خۆیان ڕادەست نەکەنەوە تەنانەت ڕوبەڕووی هێزە ئەمریکان دەبنەوە بۆی نەکەونە ژێر کاریگەری ئەو سزایە. بەڵێ بەڕێز سەرمەند بەرزنجی چالاکوان ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان سوپاس بە نەوەندتان بۆ خۆش